ماوەی نزیکەی 4 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە بیانی و قەیرانی دارایی هیچ بڕەنەوتێکی سپی لە ناو سەنتەری شارەکان دابەش نەکردووە. بۆ ئەم ساڵیش هیچ ئاسۆیەکی ڕوون نییە کە ئاخۆ هاوڵاتیان نەوتیان پێدەدرێت یان نا. قایمقامی قەزای ناوەندی هەولێریش دەڵێت هەوڵ دەدەین بۆ ئەم ساڵ تەواوی هاوڵاتیانی ناو شاری هەولێر بەرمیلێک نەوتیان پێ بدرێت. ئەوەی ئێستا دابەش دەکرێتن بە پێی پسوولەی خۆراکە نرخی یەک بەرمیل نەوت کە 216 لترە 51 دینارە. ئەو با بڵێن خێزانە دەیدا بەرمیلێکینەوە دووەردەگریتن ڕۆژانەش 2 تەنکەر 3 تەنکەر تاکو 4 تەنکەریش دێتن هەر لە کاتی گەیشتیان لەلایەن بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی هەولێر دابەش دەکرێتن ڕەوانە دەکرێت بۆ ئەو شوێنانەی کە پلانی بۆ دانرا دابەش بکرێتن. هیوادارین کە بتوانێت ئەو بڕەدابین بکرێ ئەم ساڵیش کە ناو شاریش بگریتەوە لەبەرەوەی تەنها ناو شاری هەولێر سنووری قەزای هەولێر پێویستی بە 50 میلیۆن لتر ئەگەر هەر خێزان و یەک بەرمیل وەگریت. لە ساڵی 2016ەوە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەرچی دابینکردنی نەوتی سپی لە ئەستۆی خۆی لاداوە خستووەتە سەر پارێزگاکان. لەو کاتەوە قەیرانی نەوتی سپی قوڵتر بووەتەوە. ئەمەش لە کاتێکدا تەنها لە شاری هەولێر ئەگەر بێت و خێزانی یەک بەرمیل نەوتی سپی پێ بدرێت پێویستی بە 100 میلیۆن لیتر نەوت هەیە. سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت حکوومەتی هەرێم ماوەی زیاتر لە 3 ساڵە نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین نەکردووە. ئەو بڕەنەوتەی لە بەغداش دێت بەشی تەواوی دانیشتوانی شاری هەولێر ناکات. هەتا ئێستا ئەو بڕەنەوتە نییە کە لە ناو سەنتەری شار دابەش بکرێت. ئەوە گەڕێتەوە سەر هەوڵی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا بتوانن چارەسەرێک دۆزنەوە بۆ ئەوەی کەمیەکی زیاتر لە بەغدا بێ بتوانرێت سەنتەری شاریش دابەش بکرێت. بەڵام لە ئێستادا ئەو بڕەنەفتەی کە هەیە تەنیا بە شێواکە کە لە منتقە شاخاویەکانەوە دابەش بکرێت. دابین نەکردنی بەشە نەوتی سپی بۆ هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە کاتێکدایە کوردستان کەوتۆتە سەر بەحری نەوت بووەتە نیعمەت بۆ وڵاتانی وەکو ئەمریکا و رووسیا و بەریتانیا. بەڵام بۆ دانیشتوانەکەی بووەتە نیقمەت. ئەندامێکی لێژنەی سامانە سروشتیەکانیش لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت بەناو حکوومەتی هەرێم هەمیشە سیاسەتی برسیکردنی هاوڵاتیان پەیڕەو دەکات دەیەوێت خەڵک مولکەج بکات. حکومت نایەوێت چارەسەری ئەو کێشەیەکە. ئێستا بۆ نمونە وەربگریت حکوومەتی بەغدا داعمی ئەو سێکتەرە دەکاتن نایە لێ نرخەکەی بەرز بێتەوە هەروەها دابینی دەکات سەرڕای ئەوەی دابینی دەکات بۆ ئەو پارێزگایانەی کە سەر بە حکوومەتی بەغدان بڕەنەوتێتیش بۆ ئێرەش دەنێریتن. بەڵام ئەو حکوومەتەی ئێرە کە بەداخەوە پێی دەوترێ حکوومەت نیشانەی ئەوەیە کە حکوومەتاتی پێ ناکرێ نایەوێ خزمەتی ئەو خەڵکە بکە دەیەوێت دائیمەن ئەو خەڵکە محتاجی دەستی ئەملاو ئەولابی یاخۆت محتاجبی بۆ ئەوەی کۆنتترۆلی بکاتن بۆ ئەوەی ئەجندای حیزبی لەسەر بسەپێنی. تا 2014 حکوومەتی هەرێم ساڵانە 3 ملیارد دۆلاری وەکو پاڵپشتی سوتەمەنی خەرج دەکرد. ئەمە ژوای کردبوو بە ڕێژەیەکی زۆر ڕێگری بکە لە گرانبوونی نرخی نەوت و سوتەمەنی. بەڵام لەو کاتەوە تا ئێستا حکوومەت ئەم پاڵپشتەی هەڵگرتووە هەموو نەوتەکەی هەناردەی دەرەوە دەکات. تەنانەت ئەو بڕەنەوتە سپێش لە بەغداوە دێتە هەرێمی کوردستان ئەویش بە تەواوەتی دابەش ناکات. بۆیە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما نەوت لە بازارەکان دووقات نرخەکەی بەرز دەبێتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.